ولبنا راش خو جيهان هاد برزگريكن جدي دايت تبلي هي زيادة فاكتوري هزي جد خو جبيك لاي كرنا بيغمان هفسنجان بريس فريدريك معلم اندام برلمان السويدي لستوكهولم ميفاني منه بريس فريدريك دي جدورن لدفري بسوش نزيك برا وشارات نافين تشوبين دي قدر في دفري في بردام دغوارنو وغوارنن دراماتيكي ينتون دو دجوار دايه اف بيش هاتنها شر ايران اسرائيلي هون چا پیش بینی دیگه گلو لگور بر پس اندوری بر فرهتر ببه آند مسافه که دا نقطه که دا راوسته زور سپاس بو ام درفته من کردستان لناو دلم دایه کردستان ولاتکی سرنجڕاکێشە لەناو دڵی ئێمەیە پێم وابێت سەبارەت بە دوای پێشهاتەکانی ناوچەکە ئەوەی کە ئێستا ئیسرائیل هەوڵ دەدات بەدەستی بهێنێت بۆ ئەوەیە دەیەوێت پرۆگرامی ئەتۆمی ئێران و توانە سەربازیەکانی ئێران لاواز بکات و لە ناویان بەرێت من پێم وانە کە ئیسرائیل بیاوێت ڕژەمەکە بگۆڕێت بەڵکو تەنیا دەیەوێت توانە سەربازی ئۆتۆمیەکانی ئێران لەناو بەرێت ئەوان زۆر نیگەرانن لەوەی کە ئێران پەرە بە پرۆژەی ئەتۆمی خۆی دەدات و نیگەرانن لەوەی کە ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی هەر بۆیە هێرشیان کردوتە سەر ئێران و ئەوان دەچنە سەر ئاسمانی سووریا کە هیچ سیستمێکی بەرگری لێ نییە دەچنە سەر ئاسمانی عێراق دەچنە سەر ئاسمانی ئێران بە تەواوی سیستمی بەرگری ئاسمانیان کۆنتترۆل کردو لە ناویان بردووە و هەروەها لە حیزبوڵڵایان داوە کە لاوازیان کردوون و ئێستا بە شارەسەد لە سووریا نییە کە هاوپەیمانێکی ئێران بوو و ئێستا بۆ ئیسرائیل ئاسانترە کە هێرش بکاتە سەر ئێران چونکە باڵەکانی تەواو لاواز کراون ولی بريس فريدريك دماتا قوتي كردستان دناوا دلي مدايه هلبته سويدي جي ولاتك جهه سرنجه جبركو خلق كردستان جلك ريزيلت جرن بيوندين جلكن باشنه لسال 1991 كي يكم ولات اوروبي بو كلور علي كارين مروفي تانا كوم كرن بو خلق لقومه كردستان دي جل قناغاندا بيغمان سويدي لهوار خلق كردستان هات بساط زاران كرد لسويدي دجين وجه تقديره بله بريس فريدريك دي مترسي هي اف روشة دجوارة روشالات نافين برفرهتر ببيت جغرافي بهتا قهارتن يعني هول النيف دولتي جي حتى انا تدر انجمعان نبوية تو فيك چاد بيني من پێم وایە هێشتا زووە ببینین و بزانین چۆن ئەم جەنگە کاریگەری لەسەر کوردستان و بەشەکانی دیکەی کوردستان دەبێت هێشتا زووە دەبینین هێشتا تا ڕادەیەک دۆخەکە لە سووریا جێگیر نەکراوە جێگیر نەبووە و کورد لە ڕۆژئاوا تاوەکو ئێستش نیگەرانیان هەیە بەهۆی ئەو گۆڕانکارانەی لە ناوچەکەدا ڕوویان داوە لە دوای ڕژێمی بەشارەسەد کەڕووخا و ئێستاش کە قسەیەک هەیە و دەنگۆیەک هەیە کا ڕژێمی ئێران بروخێت تاوەکو ئێستا دۆخەکە زۆر زووە قسەی لەسەر بکەیت و هەروەها لە باکووریش کە پرسی ئاشتی هەیە پرۆسی ئاشتی هەیە پەکەکە بڕیاری داوە خۆی هەڵوەشێنێتەوە تا ڕادەیەک بابەتەکان زۆر جیاوازن بەراورد بە پارچەکانی دیکەی کوردستان ئەو پارچەی کە لە باشوورە هەرێمی کوردستانە دۆخەکە جیاوازترە لە پارچەکانی دیکە و ئێستا هەرێمی کوردستان هەرێمێکی دیموکراسیە و هەرێمێکە تەواوی پێکهاتەکان لەخۆ گرتووە و کورد هەوڵ نادەن ببنە کێشە لە ناوچەکە بەڵکو و پێکەوە ژیانێکی زۆر باش لە پارچەکانی کوردستان هەیە چاویان لە دیموکراسیە چاویان لەوەیە بچنە پێشەوە چاویان لە ئازادیە بە شوێن کێشەوە نین ئەوان ئازادیان دەوێت وەرگەلی سپاس برێس فریدریکی تەزانیاریان باش لەسەر ڕەوشە کوردان و کوردستانی هەنە ئەمێ جارێک دەم بۆ ڕەوشی زڤری
سرکومار ایران دبیجه به تو آوایه ام دستاش پیتاندنا یورانیوم برنادین او گوتو بیشکرین لسر برنامه می مشکی جهه قبول کردنینه کواتا گلو دوی چارچوبی دا کو داخازا امریکای به تمامی ایران دستاج پروگرام خواه اتمی بردد دیراج برف کی وچید پرسە قسە لەسەرمە ئەم بابەتە بکەیت چونکە ئێستا ئەمریکا فشارێکی زۆری خستوتە سەر ئێران بۆ ئەوەی بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ ئەوەی کە ئێستا ئیسرائیل دەکات لە ئێران بۆ ئەوەیە کە ئێران لە مێزی گفتوگۆ دوور بخاتەوە من پێم وایە ئەگەر ڕێککەوتنی ئەتۆمی ئێران ئەوەی کە پێشتر کرا لە سەرەتا زۆر قرس بوو کە ئێران پەسەندی بکات بەڵام وای کرد کە ئێران تا ڕادەیەک بژانەوە بەخۆی ببینێت بەڵام ئێستا دۆخەکە زۆر قورسە بۆ ئێران بە بەراورد بە 9 ساڵی ڕابردوو کە بە شێوەیەکی ڕاستەخۆ ئێران هەوڵی داوە یۆرانیۆم زیاتر بپیتێنێت ئێستا دوو پرسیار هەیە ئایا ئێران دەیەوێت ڕێککەوتنێک بکات و بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ یاخود نا بەڵام ئێستا زۆر قورسە بۆ ئێران بێتە سەرمێزی گفتوگۆ و ڕێککەوتن بکات چونکە چاوی لەوەیە ئەم وڵاتانی دیکە ئەمریکا چاویان لەوەیە کە ڕێککەوتنێکی سەرتاسەری لەگەڵ ئێران بکرێت کە ئێران دەسی نەگاتە چەکی ئەتۆمی ئێران نەبێتە اگه لدایان بحث رولی که اروپا کن برس فریدریک دو وزیر درو ایران لبروکسل بو لور دگل وزیر درو فرانسا و بریتانیا و آلمانیا جویا بو یکت اروپا دیشت وی چارچوبی دا چپ کت گلو او دبیجید ام حول دادن برای دیپلماسی پرسه چاره سر کن ئەگەر سەری دۆخەکە بکەین لەم ساتەدا دەبینین هیچ دیپلۆماسیەتێکی ئەوتۆ نییە لە ناوچەکەدا ئیسرائیل هێرش دەکاتە سەر ئێران ئێران هێرش دەکاتە سەر ئیسرائیل هیچ دیپلۆماسیەتێک نییە لێرەدا بە شێوەیەکی بنچینەیی دۆخەکە و دەرەنجامەکان بە جۆرێکن کە حەماس ئێستا و با بڵێن لە 7 ئۆکتۆبەر کە هێرشی کردە سەر ئیسرائیل و چەندین کەسی سڤیلی کوشتن ئەمە وای کرد کە جەنگێک بەرپا بێت شەڕێک بەرپا بێت لە نێوان ئیسرائیل و حەماس لە نێوان ئیسرائیل و حیزب الله و هەروەها دوای ئەوەی کە ڕژەمی ئەسەد ڕووخە ئەمە هەموو دەرەنجامی شەڕی حەماسن تاوەکو ئێستا یەکێتی ئەوروپا شتێکی ئەوتۆی نەکردووە بەڵام ئەمریکا زیاتر کاریگەرترە دەتوانێت ئەم جەنگەی نێوان ئیسرائیل و ئێران ڕاگرێت بە شێوەیەکی دیپلۆماسی ئەگەر بە شێوەیەکی دیپلۆماسیش کێشەکە چارەسەر بکرێت دەبێت جەنگەکە ڕاگیرێت چونکە هێشتا جەنگ بەردەوامە و دەبێت یەکێتی ئەوروپاش وڵاتانی ئەوروپاش تاوەکو ئێستا نیگەرانن لەوەی کە ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی لە چەندین دەیە نیگەرانی خۆیان دەربریوە بەهۆی ئەتۆمی ئێرانەوە هەیە و تاوەکو ئێستاش نەبووەتە چارەسەرێکی دیپلۆماسی تاوەکو کێشەکە بە دیپلۆماسی چارەسەر فریدریک ماڵم ئەندامی پەرلەمانی سوێدی لەسەر لیستە پارتیا لیبرالان لە ستۆکۆڵمێ گەلمە بوو گەلێکی سوپاس